ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. قازی محەممەد خۆی کوڕی ئەوان 300 ساڵ بوو کە قازی مەهابادێ هەر ئەوان بوو، مسەقف بوو، ئاخر دەرەجانەی ئینسانێکی مەحبوب بوو. بارزانی بە قیادەی مەلا مستەفای کە هاتنە مەهابادێ، میلەتی مەهابادێ کوردی ئێرانێ ئاوە باوەشی کردەوە دە باوەشی گرتن. بارزانی زۆر ماندوو و هیلاک دیار بوو. ئەو وەزعە بۆمە زۆر جێگەی ئەسەف بوو کە ئەمە کوردمان بەو شێوە دەدیت کە ئەوە پەڕەکەندە بوون و دەربەدەر بوون. قووەتی مەلا مستەفای بارزانی بوو بە پشتی جەمهوری و پشتی قوواتی پێشمەرگە لە مەهاباد. ئەو پەریعاوات و ئارەزووی مەلا مستەفایەوە بوو وڵاتێکی ئازاد و میلەتێکی سەربەستمان هەبێت. زۆر کەس ڕووی خۆی ڕەش کرد، زۆر کەس چووگوزاریشی دا، پاڵیدا بە عەجەمان، ڕاستی کەلامی دی هەتا کاری خۆیان کرد. مفاوزاتیان لەگەڵ کردین و کە ئەنەما پێشەوای ببەخشن و عالم ببەخشن و ئەمە درۆ دەرچوو. لە مزگەوتی هەباساغای خیتابێکی دا داوای لە میلەتی کرد، کوتی ئەگەر دەتانەوێت شەڕێ بکەین ئەوە چ کەسمان بە پشتەوە نییە، دەتانەوێت شەڕێ بکەین یا دەتانەوێت تەسلیمی. میلەتەکە دیار بوو ڕازی نەبوو بۆ شەڕێ. ئەوە وەکو شارێکی خاموش، وەک شارێکی خۆڵی پێدامێژرا ئاوا. مەلا مستەفا کە دەیەوێ مەهابادێتە دەکات دەکەم پێشەوای، داوا لە پێشەوای دەکا کە پێشەوە من وەک پێشمەرگەیەک ئامادەم دەگەڵت بم، فەرموو من دە خزمەتت دام تا ئەو جێگای کە زیندووین با ئەمە بڕۆین مەهاباد بەجێهێڵین. گوتی ئەز نایە، گوتم ئەو ملەتە لەسەر منێوە لە هاتە ئەز بێن دێبێن وڵا قازی ئەو فتنە کرد ئەمەشی پەجێهێشتین ئەو قەزی هاتە سەمە. مەلا مستەفا لێچوو سەرە پاشی لێچوو دەستن چۆ دەستە ئارای لە بەلکۆکە خۆی نادەری ئارای تە دەستنا گوتی کەس وەرجنێ کەس وێ وەرجێ نادە لە تە چۆ دەری کەس ئەو ئارا پێ نایتە ڕاگەرنێ لای ڕاست مەلا مستەفاش گیری. ئەوان هاروکاریەمەکە ئەوش تگەمە غاین بوون، ئاغاش تگەمە غاین بوون هەمە تگەمە غاین ماینەوە ئەم بارزانی پەتنێ. کۆماری دیموکراتی کوردستان لە ڕێکەوتی هەفتەی کانونی یەکەمی ساڵی 1946 ڕووخە. بارزانیەکان بە سەرکردایەتی ژانڕاڵ مستەفا بارزانی تا دوا ساتەکانی ڕووخانی لە پێناو ڕزگارکردن و زیندوو هێشتنەوەی کۆمارەکە لە قوربانیدان درێغیان نەکرد.
بە ڕووخانی کۆمار بارزانیەکانیش دەرفەتیمانەوەیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نەمایەوە. تەواوی خێزانە بارزانیەکان لە ناوچەکانی مەهاباد، نەغەدە و شنۆ کۆکرانەوە و ئەوانشی لە مەرگە وەڕبوون لە شوێنی خۆیان مانەوە بە مەبەستی پارێزگاریکردن لە خێزانەکان لەلایەن هێزی بارزانەوە. هێڵێکی بەرگری لە نێوان نەغەدە و مەهاباد دانرا. لە بەرامبەردا سوپای ئێرانیش خۆی لە ڕووبەڕووبوونەوەی بارزانیەکان پاراست و لە شاری مەهاباد نەهاتە پێشەوە. بۆ یەکلایکردنەوەی کێشەی بارزانیەکان لەلایەن حکوومەتی ئێرانەوە پەیوەندی بە ژەنڕاڵ مستەفا بارزانیەوە کرا و داوای کۆبوونەوەی لێکرا. دوای ڕەزامەندی شێخ ئەحمەد بارزانی هەریەک لە ژەنڕاڵ هۆمایەنی و سەرهەنگ غەفاری لە مەهابادەوە هاتنە نەغەدە و لە ماڵی قولیخانی قەرەباخ لەگەڵ شێخ ئەحمەد و ژەنڕاڵ مستەفا بارزانی کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکە ژەنڕاڵ هۆمایۆنی پێشنیازی کرد ژەنڕاڵ مستەفا بارزانی سەردانی تاران بکات و ڕاستەوخۆ داواکاریەکانی بەکاربەدەستانی تاران بگەێنێت. سەرەڕای تەواوی مەترسیەکان شێخ ئەحمەد بارزانی بەو داوایەی هۆمایۆنی ڕازی بوو داوای لە ژەنڕاڵ مستەفا بارزانی کرد سەردانی تاران بکات. لە ڕێکەوتی 21 کانونی یەکەمی 1946 بارزانی لەگەڵ هەریەک لە عیزەت عەبدولعەزیز، نووری ئەحمەد تەها، مێرحاج ئەحمەد، محەممەد ئەمین میرخان، جەمیل تۆفیق بامەڕنی و خالید زراری بەیاوەری سەرهەنگ غەفاری بەرەو شاری تاران بەڕێکەوتن. دوای دانوستان و ئەنجامدانی چەندین کۆبوونەوە لەلایەن حکوومەتەوە دوو بژاردە خرایە بەردەم ژەنڕاڵ مستەفا بارزانی: دانانی چەک و مانەوە لە ئێران یاخود دەست بەجێ جێهێشتنی وڵاتەکە. بەڕاستی بۆ بارزانیەکان هەردوو بژاردە ڕێگای تێ نەدەچوو. بۆیە ژەنڕاڵ مستەفا بارزانی بەکاربەدەستانی ئێرانی گوت ئەو توانای بڕیاردانی نییە و دەبێت ڕاوێژ بە شێخ ئەحمەد بارزانی بکات. بەو پێیەی ئەو برا گەورە و گەورەی بارزانیەکانە. ئێرانیەکان ژەنڕاڵ مستەفا بارزانیان وەک بارمتە و کارتی فشار بۆ سەر شێخ ئەحمەد دەبینی و پێیان وابوو لەو بارودۆخەدا هەر داواکاریە لە شێخ ئەحمەد بکەن ناچارە پەسەندی بکات و چەک بە بارزانیەکان دابنێن. بەڵام بە پێچەوانەوە شێخ ئەحمەد بە هیچ شێوەیە نەچوە ژێر باری داواکاری حکوومەتی ئێرانەوە. لەو ماوەیەدا دەنگۆی نەمانی بارزانی و هەواڵانی لە ناو کوردەکان بڵاو بووبەوە. حکوومەت سوودێکی زۆری لەو دەنگۆیانە بینی و ئەو هۆزە کوردیانەی تا ئەو کات چەکیان دا نەنابوو بە بیستنی ئەم هەواڵە بێ هیوا بوون. چەکەکانیان دانا و خۆیان بەدەست حکوومەتەوە. دوای بێ هیوابوونی حکوومەت لە خۆ بەدەستەوەدانی بارزانیەکان بە ناچاری ڕێگای بەگەڕانەوەی بارزانیدا. لە ڕێکەوتی 29 کانونی دووەمی 1947 ژەنڕاڵ مستەفا بارزانی لەگەڵ سەرهەنگ غەفاری گەڕایەوە و ڕاستەوخۆ لە شاری مەهاباد لەگەڵ ژەنڕاڵ هۆمایۆنی کۆبوونەوە. سەرهەنگ غەفاری بڕیارەکانی حکوومەتی سەبارەت بە بارزانیەکان دایە هۆمایۆنی کە تێیدا هاتبوو دەست بەجێ بارزانیەکان بۆ شاری هەمەدان دوور بخرێنەوە. ژەنڕاڵ مستەفا بارزانی جارێکی تر بۆ ڕازی بوون بە بڕیاری حکوومەت داوای بینینی شێخ ئەحمەد بارزانی کردەوە. دوای ڕەزامەندی حکوومەت بارزانی گەڕایەوە شاری شنۆ و لەلایەن خەڵک و بارزانیەکانەوە پێشوازیەکی گەرمی لێکرا. دوای ڕاوێژ و کۆبوونەوە لەگەڵ شێخ ئەحمەد بارزانی دوا بڕیاری بارزانیەکان بۆ ژەنڕاڵ هۆمایۆنی نێردرایەوە کە ئەویش ئەوە بوو بارزانیەکان خۆیان نادەن بەدەستەوە و بە توانەوەی بەفر و کرانەوەی ڕێگاکان خاچی ئێران جێدەهێڵن. بۆ بارزانیەکان تا دەهات بارودۆخ لە ئێران دژوارتر دەبوو. حکوومەت دوای ڕووخاندنی کۆمار دەستی بەسەر زۆربەی ناوچەکاندا گرتەوە. بە تایبەت دوایەوەی زۆربەی هۆزەکان
چەکەکانیان دانا و بەشێکیشیان ئامادەیی خۆیان نیشاندا بۆ لێدانی بارزانیەکان بچنە پاڵ سوپا. لای ژەنڕاڵ مستەفا بارزانی مەترسی هۆزەکان لە هی سوپای حکوومەت زیاتر بوو، چونکە لەو ئەگەرەدا دەبوایە ڕوبەڕووی کوردەکان بوەستێتەوە. بۆیە بەناو هۆزەکانی ڕۆژهەڵاتدا گەڕا و ئاگاداری کردنەوە خۆیان لەو هەوڵە بەدوور بگرن، بە تایبەتی هۆزەکانی مامەش و مەنگوڕ. ئەگەرچی هۆزەکان دڵنیاییان دایە بارزانی، بەڵام دواتر کەسیان بەڵێنەکەیان بەجێ نەگەیاند. بەهۆی ڕاکێشانی بەشێک لە هۆزەکان بەلای خۆیدا، حکوومەتی ئێران وای هەست دەکرد هەرچی بیەوێ دەتوانێت بەسەر بارزانیەکان بیسەپێنێ. مانگی شوباتی 1947 هومایۆنی و غەفاری بە سێ بژاردەوە هاتنە نەغەدە و لەگەڵ ژەنڕاڵ مستەفا بارزانی کۆبوونەوە. بژاردەکانی حکوومەت بۆ بارزانیەکان بریتی بوون لە دەست بەجێ خاچی ئێران جێبهێڵ یان چەکەکانیان دابنێن و ڕازی ببن بەوەی لە هەمەدان نیشتەجێ بکرێن، ئەگەر نا خۆیان بۆ شەڕ ئامادە بکەن. ئەو بارودۆخەی بارزانیەکانی تێدا بوو، دوو بژاردەی یەکەم ڕێگای تێن نەدەچوو، بۆیە بژاردەی شەڕیان هەڵبژارد. تا دەها دوادەی هێرشی سوپای ئێران بۆ سەر بارزانیەکان نزیک دەبەوە. بارزانیەکان بۆ خۆپاراستن لە پەلامار بە یەکجارێکی چوونە شاری شنۆ و بەرەی بەرگریان لەوێ دانا. ژەنڕاڵ مستەفا بارزانی پێشەوەی شەڕ هەڵبجرسێ بیرۆکەی بە خێزانەوە چوونی بۆ یەکێتی سۆڤیەتی گەڵاڵە کرد. بۆ ئەم مەبەستەش سەردانی هۆزەکانی سەر ڕێگای کرد، بەڵام لەبەرەوەی لێیان دڵنیان نەبوو، بۆیە بیرۆکەکەی بەلاوەنا. حکوومەتی ئێران تا دەهات هێزی زیاتری لە مەهاباد کۆدەکردەوە و خۆی بۆ هێرشکردن ئامادە دەکرد. لە بەرامبەردا ژەنڕاڵ مستەفا بارزانی هێزی بارزانی دابەشی سەرسێ قۆڵ کرد و لە شوێنە استراتیژیەکانی دەور و پشتی نەغەدە و ئەو شوێنەی دەکەوێتە سەر شەقامی سەرەکی جێگیری کردن. قۆڵەکان بریتی بوون لە قۆڵی نەلۆس سۆفیان بە فەرماندەیی عەلی خەلیل ساڵح کانیەلنجی و کەکۆ مەلا عەلی، قۆڵی قەڵاتان بە فەرماندەیی حەسەن سلێمان کەکشار سوڵتان مەرعان ئاغا و مەحموود میرە، قۆڵی عەلبە و کۆپ بە فەرماندەیی عارز خانۆ و مەحموود ئەحمەد بابکەی. پاراستنی بەرەی مەرگەوەڕیش درایە هێزەکەی ئەسعەد خۆشەوی. ژەنڕاڵ مستەفا بارزانیش لەگەڵ هێزێکی یەدەگ مایەوە. دوو تۆپی 75 ملیمیش لە سوپای ئازەربایجان بۆ بارزانیەکان مابووەوە کە ئەفسەر تەفرەشیان و 6 ئەفسەری تر بەسەریەوە بوون و ژمارەیە گەنجی بارزانیش ڕاهێنانیان لەسەری کردبوو. سەرەتایی مانگی ئاداری 1947 دەستپێکی وادەی هێرشی سوپای ئێران بوو بۆ سەر بارزانیەکان. سوپا هێرشی کردە سەر بەرەی نەڵۆس، شەڕێکی سەخت قەوما و بە یارمەتی دوو تۆپەکە سوپای بارزان سەرکەوت و ئێرانیەکان بە خراپی تێکشکان، بە شێوەیەک کە لەلایەن هێزی بارزانەوە دەست بەسەر بارەگای فەوجی نەڵۆسدا گیرا و 80 پلەدار و سەربازی سوپای ئێران بەدیل گیرن. لەو شەڕەدا لە هێزی بارزان سلێمان مەلا ژاژۆکی، ساڵح مستەفا بن بیەیی، برایم مەلا حەمید بن بیەیی، عومەر ئەحمەد وەسمان بارزانی، برایم ناوخۆش سۆفی و حاڵ بایزدین کانی بۆتی شەهید بوون. ئەم سەرکەوتنەی بارزانیەکان وای کرد حکوومەتی ئێران بە پلانەکانیدا بچێتەوە و هۆزە کوردیەکانیش لە چوونیان بۆ پاڵ سوپا خۆیان ببوێرن. دوای هێرشی سوپای ئێران ژەنڕاڵ مستەفا بارزانی ڕەشتر لە جاران بیری بە خێزانەوە چوون بۆ یەکێتی سۆڤیەت کردەوە. بۆ ئەم مەبەستەش جارێکی تر سەردانی هۆزەکانی سەر ڕێگای کردەوە. لە ڕێکەوتی 11 ئادار بارزانی گەیشتە گوندی ئەمبێ و
لە ماڵی نووری بەجی بەگزادە لەگەڵ ئاغاکان کۆبووە. ئاغاکان دیسان بەڵێنی یارمەتیاندا، بەڵام لە ناو ئامادەبووان یەک بە ناوی هەوێرکۆ بە نهێنی خۆی گەیاندە ورمێ و ژەنڕاڵ هومایۆنی لە مەبەستی بارزانی ئاگادار کردەوە. ئەویش بێیەک و دوو بەهێزێکی سوپاوە خۆی گەیاندە ئەو شوێنەی بارزانی لێبوو لە گوندی گۆجار ئابڵۆقەی بارزانی و هێزەکەیدا. بۆ بەیانی ژەنڕاڵ مستەفا بارزانی لە ئابڵۆقەدانی سوپا ئاگادار بوو. هەرچەندە بارزانی هێزێکی کەمی لەگەڵ خۆی هێنابوو ئەوێ چونکە مەبەستی شەڕی نەبوو، لەگەڵەوەشدا بڕیاریدا بە شەڕ گەمارۆکە بشکێنێ. فەوجەکەی هومایۆنی هێرشیێنە، بەڵام بارزانیەکان وەک مافی بەرگریکردن لە مانی خۆیان قارەمانانە لە هێزی هێرش بەرهاتنە دەست و گەمارۆکەیان شکاند و گەڕانەوە نەغەدن. لە ئەنجامی ئەو شەڕەدا هەویرکۆ کوژرا و لە بارزانیەکانیش حاجی محەممەد هۆستانی و شوالی شندۆ شانەدەری شەهید بوو. دوای ئەوەی ژمارەیەک لە هۆزە کوردیەکان چوونە پاڵ حکوومەت بۆ تۆڵەی ئەم شکستە و شکستەکەی نەڵۆست خۆی بۆ پەلامارێکی یەکجارێکی بۆ سەر شنۆ ئامادە کرد. سوپای ئێران لەو هێرشەدا بە پشتیوانی فڕۆکە توانی چەند ناوچەیەک لە دەست بارزانیەکان دەربێنێت. هێزی بارزان بەهۆی نەمانی گولە و ئازوقە توانای بەرگریان کەم ببوو. ئەم سەرکەوتنەی ئێرانیەکان زیاتر لە 200 کوژراوی خستە سەر دەستیان. لە هێزی بارزانیش هەریەک لە سوڵتان مەرعان ئاغا بێرسیافی، عەلی عومەر بێرسیافی، سولەیمان فەقێ دێرشکی، حەسەن سلێمان مێرگەسۆری و ئەحمەد عوسمان ئیسقەیلی شەهید بوون. هەریەک لە حەسەن سلێمان و ئەحمەد عوسمان قارەمانێتیەکی بێوێنەیان نواند و تا دەبابەکانی دوژمن بەسەر لاشەیاندا تێپەڕین بەرگریان کرد. دوایم شەڕە بارزانیەکان بەرەو گوندەکانی گوندەوێڵە و دەور و پشتی شێخان و پوشار پاشەکشەیان کرد. دوای پەیوەندی پێوەکردنی بارپرسانی ئێرانەوە عەلی حیجازی بەڕێوەبەری پۆلیسی حاجی ئۆمەران ئامادەیی نیشاندا لە عێراقەوە هێز بنێرێت بۆ ئەوەی بە یەکجارێکی کۆتایی بە بارزانیەکان بهێنن. بەڵام بەهۆی لووتبەرزیەوە ژەنڕاڵ هومایۆنی پێشنیازەکەی ڕەت کردەوە. ئەگەرەوە کرابا بەڕاستی بارزانیەکان دەکەوتنە بارودۆخێکی زۆر مەترسیدارەوە. بارزانیەکان هەرزوو هەوڵی قەرەبووکردنەوەی شکستەکەی شنۆیاندا. لەسەر ڕێگای سەرەکی نەغەدا خانە لە نزیک گوندی قارنا بۆ سێشیان بۆ کاروانێکی سوپای ئێران دانا. لە ئەنجامدا 50 سەربازی ئێرانی کوژران، 40 کەسیشیان لێ بەدیل گیرا و برانە شاری شنۆ. ئەم شکستە سوپای ئێرانی هار کرد و دەستی کرد بە بۆردومانی ئەو گوندانەی خێزانە بارزانیەکانی لێبوو. حکوومەت هاوشێوەی هێرشەکەی شنۆ خۆی بۆ پەلاماری ناوچەی مەرگەوەڕ ئامادە کرد. ڕێکەوتی 25 ئادار هێرشی بۆ سەر لووتکەکانی هەڤرس و هەلەج دەست پێکرد و لە دەستپێکدا توانی یەکێک لە لووتکەکان بگرێت. بەڵام زۆری نەقایەن لەلایەن هێزی بارزان وەڵامیان درایەوە. لووتکەکەیان لێ سەندرایەوە و سریەیەکی سوپای ئێرانیان لەوێ لە نێو برد. هەر لەم شەڕەدا سوتوان جیهان بینی کوڕی ژەنڕاڵێکی ئێرانی بەدیلگیرا. حکوومەت دوای ئەم شکستە بە فڕۆکە کەوتە بۆڕوانی گوندەکان. لێرەشدا بارزانیەکان توانیان فڕۆکەیەکی هێزی ئاسمانی ئێران بخەنە خوار. ئەم شەڕەدا لە هێزی بارزان هەریەک لە ئەحمەد کەکاڵ بیرسیافی، عەبدوڵڵا شەقڵاوەیی، خەلیل ئاکرەیی، حەمۆ نەبی ڕێزانەیی،
خاجە خاڵ مەلا ڕێزانەیی، شەوکەت نەعمان ئامێدی و میرخان دۆری شەهید بوون. دواتر لەلایەن بارزانیەوە کاربەدەستانی ئێرانی ئاگادار کرانەوە کە ئەگەر بردومانی فڕۆکەکە بۆ سەر گوندەکان بەردەوام بێت، ئەوە گیانی کوڕەکەی ژەنڕاڵ دەکەوێتە مەترسیەوە. دوای ئەم هەڕەشەیە بردومانی فڕۆکەکان وەستان. لە ڕێکەوتی 31 ئاداری 1940 ئێرانیەکان ڕق و کینەی خۆیان لە کۆمارە ساواکەی کوردستان بە لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەد و سەیفی قازی و سەدری قازی هەڵڕشت و دوژمنایەتی خۆیان بۆ گەلی کورد دووپات کردەوە. سەرۆک مەسعود بارزانی لە بەرگی یەکەمی کتێبی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد نووسیوێتی. لە یادنامەی گیرفانی بارزانیدا ئەم ڕستەیەم دی کە بە عەرەبی نووسرا بوو: ئینا لله وئینا ئیلەیهی خەبەری شەهیدبوونی پێشەوا و محەممەد حسێن و سەدری قازیم بیست. ئێمە لەمەڕ خواین و هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە. لە ڕێکەوتی 2 نیسانی ساڵی 1940 سوپای ئێران لیوایەکی لە ورمێوە نارد بۆ ئەوەی بەرزایەکانی نێرکێ بگرێت. شەڕێکی سەخت ڕوویدا کە لە بەیانیەوە تا تاریکایی شەو بەردەوام. لە ئەنجامدا سوپای ئێران بە خراپیشکا و لە مەیدانی شەڕ ڕایان کرد. لەو شەڕەدا ژەنڕاڵ مستەفا بارزانی بریندار بوو. هەریەک لە پیر هەسن سێلکی، سەعید محەممەد سێلکی، اسماعیل خان بارزانی و عەلی بێدارونی شەهید بوون. ئێرانیەکان ئیتر هیچ کۆسپێکیان لە بەردەم نەمابوو. کۆماری کوردستان کۆتایی پێهاتەبوو. سەرکردەکانی لە سێدارە دران و هۆزەکان چووبوونە پاڵ حکوومەتەوە. بارزانیەکان وەک دوا سەنگەری بەرگری لە ڕۆژهەڵات مابوونەوە. ئەوانیش بەهۆی هێرشە بەردەوامەکانی سوپای ئێران کەوتبوونە دەراوێکی تەنگەوە و بیریان لە جێهێشتنی ئێران دەکردەوە. بیرۆکەی بە خێزانەوە چوون بۆ یەکێتی سۆڤێت بەهۆی خیانەتی هۆزەکانی سەر ڕێگا بە یەکجاری بەلاوە نەرا، تاکە ڕێگا لە بەردەمیان گەڕانەوە بوو بۆ عێراق. دوایی پەیوەندیکردن کاربەدەستانی عێراق ئامادەی وەرگرتنەوەی بێمەرجی بارزانیەکان بوو. ئەوە بوو تەواوی خێزانە بارزانیەکان بەرەو گادەر کەوتنە ڕێو لە ڕێکەوتی 10 نیسان گەیشتنە سەر سنووری عێراق. هێزی بارزانیش بۆ پاراستنی خێزانەکان لە پەلاماری سوپای ئێران لە دواوەی خێزانەکانەوە دەهاتن. لەسەر سنوور شێخ ئەحمەد بارزانی لەگەڵ عەلی حیجازی کۆبوو. سەرەتا عێراقیەکان مەرجی ئەوەیان دانا کە تا ژەنڕاڵ مستەفا بارزانی لە سنوور نەپەڕێتەوە ئەوە ڕێگا بە پەڕینەوەی خێزانەکان نادەن. بەڵام شێخ ئەحمەد توانی قەناعەتیان پێبێنێت کە بارزانی بۆ پاراستنی خێزانەکان لە هێرشی سوپای ئێران لە دواوە ماوەتەوە. بە پەڕینەوەی خێزانەکان ئەویش دەگاتە سەر سنوور و خۆی بەدەستەوە دەدا. لە سەرنجامدا کاربەدەستانی عێراق ڕازی بوون و خێزانەکان لەگەڵ شێخ ئەحمەد بارزانی لە سنوور پەڕینەوە. ژەنڕاڵ مستەفا بارزانیش بە 560 چەکدارەوە بۆ گەڕان بە دوای هەلێکی تر لەو دی و سنوور مایەوە. قۆناغی کۆمار بۆ بارزانیەکان ئەگەرچی یەکێک لە دژوارترین قۆناغەکانی ژیان خەباتیان، بەڵام جارێکی تر
بۆ تەواوی گەلی کوردیان سلمان. ئەم پیاوانە لە پێناو سەربەرزی گەلەکەیان پارێزگاری کردن لێیان هیچ سنوورێک ناناسن و لە هیچ قوربانی دانێک سەڵ ناکەن. لە سەرنجامدا بە بەجێهێشتنی بارزانیەکان ئیتر شۆڕشی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرگی خامۆشی بەبەردا کرا.